بینەر و بیسەری کوردستان 24ن ئەم کاتتان باش لە پرۆگرامێکی دیکەی هەفتانەدا لەگەڵتانین کە هەموو هەفتێک شەمەکان پێشکەشتان دەکرێت بۆ بەرنامەی ئەم جارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان ئامادە کردووە بەیەکەوە بینەری دەبین. خاوەن پێداویستێکی تایبەت لە سلێمانی خاوەنی نووسنگەیەکی کڕین و فرۆشتنی خان و زەویە. دوو خاوەن پێداویستی تایبەتی ئاوارەی شنگال لە زاخۆ خۆیان بژێوی ژیانیان دابین دەکەن. مازنترین و بەتەمەنترین بنەداری کوردستان لە شیلا دزەیە و تەمەنی 400 ساڵە. ماڵی پەپولە لە سوید باخچێکی بچووکە و کۆمەڵێک ئاژەڵی جیاواز و پەپولەی تێدا بەخێو دەکرێت. کاریگەری جەنگ و ڕنگدانەوەی لەسەر ژیانی هاوڵاتیانی لیبیا. کچ و کوڕێک لە دار و کەڕ و کەلوپەلی ناو ماڵ دروست دەکەن. ئەم جارە ئەمانەوێت ژیان لە چاوی خاوەن پێداویستە تایبەتەکانەوە ببینین. ئەوان بە شێوازێکی جیاوازتر دەڕوان لە ژیان و هیوای تایبەتی خۆیان هەیە. لە سلێمانی خاوەن پێداویستێکی تایبەت لەگەڵ ئەوەی کە نابینایە بەڵام دوکانێکی کڕین و فرۆشتی خان و زەوی هەیە. ئەو بەردەوام دەبێت لە ژیان و درێژە بەکار و پیشەکەشی دەدات. تعال. عليكم السلام ورحمة الله، شلونك؟ شخبارك؟ يا هلا وسهلا، شكرا جزيلا. صالي 1990 بینایم لە دەزا و نابینابوو. هۆکاری لە دەزانی بینایم نەخۆشیەکەی پێ ئەوترێ بەهجە دزیز. ئەم بەهجە دزیزە کاریگەری هەیە با بڵێن لەسەر بە شاستەوەرەکانی لە شوبە تایبەتی بینایی. ئەوە بوو کاری کردە سەر بینایی من و لە ساڵی 1993 بەدواوە با بڵێن نابینابووم. طبعاً هەر یەک لە ئێمە ئەزانەیە لە دەزانی بینایی کاریگەری زۆر ئەبێ لەسەر هەم باری ئابووری، هەم باری دەرونی، هەم با بڵێن باری کەسایەتی ئەو کەسە. بەڵام ئەوەی کە زۆر کاری کردە سەر من ئەوە بوو کە بینایم لە دەزا بیرم لەوە کردەوە ئەرکێک بگرمە دەست، کارێ بگرمە دەست لە کۆمەلگای دانەبڕێم. بەردەوام بم ژیانێکی هەر نەبێ ژیانێکی ئاکەزایی بەڕێوە بەرم. وەنەبمە ئەرک لەسەر کۆمەلگاکەم و نەبمە بار و زەحمەت و ئەرک لەسەر خێزانەکەم. ئەو بوو بیرم لەوە کردەوە هەستام سەرتاشخانەیەکم دانا بۆ ماوەی 5 ساڵ. بەڵام ئەو بوو وەستا بەڕێزەکان ئاهاتن و کاتی لای من کاریان نەکرد بۆ ماوەی ساڵە 2 ساڵ و لە پاشان بەجیانە هێشتم گرفتیان بۆ من دروستە کرد. بیرم لەوە کردەوە ئەرکێ کارێکی ئەوتۆ بگرمە دەست خاوەن بڕیار خۆم بم. ئەوەی ڕاستی بێ خۆی ئەو هاوڵاتیانەی کە بڵێن ڕۆژانە سەردانی خاڵەبەکرەکان بە حەقەت لە سەرەتاوە ئەگەر لە نزیکەوە خاڵەبەکرد نەناسن بەلایەنەوە شتێکی زۆر نامۆیە کێتە ژوورۆ من بە خێراتنیەکەم و فەرمووی لێ ئەەکەم دوای ئەوەی گوێ لە داواکاریەکانی ئەگرم. مەسەلەن ئەگە کڕیار بێ ئەڵێ خاڵەبەکرد خانوویەکی 150 مەتری دوو قاتمەوێ ئەمە مواسەفاتەکەی بێ، ئەمە مەسەلەن پێگاتەی خانۆکەی بێ، ئەمە نرخەکەی بێ، ئەمە گەڕک و شوێن و جێگاکەی بێ. طبعاً دوای ئەوە ئەوانەی کە لای منە عەرزی ئەەکەم بۆ ئەو پێی ئەڵێم مەسەلەن بۆ نمونەڵێم لە گەڕێکی بەختیاری خانوویەکمانەیە لە ڕزگاری هەمانە لە گردی سەرچنا لە سەروەری ئەویش دەڵێ خاڵەبەکرد ئەتوانین بیبینین بەلایەوە شتێکی نامۆیە بۆ ئێمە وەکو کەسانی ئاسایینین ئەو زانیاریانەی کە وەری ئەگرین لای خۆمان لە زاکرەی خۆمانە خەزنیەکەی نەرچ کاتێ پێویستمان بوو بەکارێنین و لەسەر ڕۆشنایی ئەو معلوماتی کە با بڵێن فرۆشیاریا بکرێت دەردایەتی بە ئێمە هەچینە سەر شوێنەکەی با بڵێن جێگاکە کە ئەڕۆم قاچ ئەخشێنم با بڵێن یا قاجێنم بە کاشەکانە ئەزانم نەوعەتی ئەو کاشی ئەو وەستای چۆنچۆنی دایناوە. مەسەلەن بڵێن بۆ نمونە بەرزی و نزمی کاشەکان یا باشی و خراپی دانانی کاشەکان یا ئەو دیوارەکە ئێمە دەستی پیانین ئێمەی نابینا زیاتر تەرکیزمان لەسەر لەمسە کە دەزێنین بەو گەچە ئەزانین کە ئەو گەچە ڕێک کراوە یا خودت شەپۆلی تیا یا با بڵێن نەوعەتی مادەکەی باشە یا خودت خراپە ئێمە بە تەکید هەستی پێکەین و ئەزانین. بەڵێ لە بەختیاری هەمانە علە لەکسەر ئاوا با بڵێن بۆ سەرەوە بەختیاری هەمانە منطقەی ئەبوو سەنا ئەو بەرەو هەمانە تعاملی زۆر مەدانی و زۆر دقیقە و زۆر لەسەر خۆیەتی و ڕاستگۆیە. سبحان الله خی گەورە ئەوەی کردو ئەگەر کەمەندامی کردو بەڵام شتەکان هەڵە سنگێنەوەکو خۆی لەوانەی کە خوا و فەزڵی داوە پێی لە زەلامێکی بینا زیاتر ماشەڵا شارەزایە. یەک شوێنێکی پێ بڵێت بۆتی دەستنیشانەکە ڕاستن ئەلێ فلان جێگا فلان مەوقع پانتایەکەی ئەوێ بەرزەکەی ئەوێ خوارەوەی ئەوەیە کورتی ئەوێ خانۆکە وایە ئەڵێ بکە وەکەئەنەوە هووە.
دوو گەنجی جوان کە ژیانی ئاوارەیشیان ئەزمون کردبوو خاوەن پێداویستی تایبەتن. ئەوان ئاوارەی شنگالن ئێستا لە زاخۆ دەژین لەگەڵەوەی کە کۆمەڵێک کەم و کوڕیان هەیە بەڵام هیوایان بە بەردەوامبوونی ژیان هەیە، کار دەکەن و بژێنی ژیانی خۆشیان دابین دەکەن. لە هەمان کاتدا حەزیان لە یاری تۆپی پێیە، هەوادارێکی زۆر سەرسەختی یانەی زاخۆن و لە هەموو یاریەکانی ئەو یانەیەشدا بەشدارن. ئەوان بە شێوازێکی جیاوازتر هەوڵ دەدەن کە بەردەوامی بە ژیانی خۆیان بدەن. با بەیەکەوە بەشێک لە ژیانی ئەو دوو گەنجە ببینین. نابێ ئايات حەسەنە ئەس بسلما ئاوارەکی خەڵکی شنگال بسلمانم ئەش گوندێ قابوسیما وش 2017 ئەس ئەفشولێ منێ کارتایە متحویلت کردنش پێشمەرگەوانڕە شنگالێ پشتی 2014 مە بازدا ئەم هانا دست مەهەل باتیفا بوون ئەم دوورە هانە زاقۆ سێ مەها هەشتی مەها سێ 2014 مە بازدا وتدبيني في 6 سالين اس بخويتكم وأف 20 سالين وأسوان باقج وبجوينتكم وسريوانت شوم عاري بخود وعلاج يقول هم الدنيا دا مشوان رد كرين عاري بخود الناس كفرية كيتكم وفي 6 سال نشمرت شنا الشغل بخود يقول ها تخسير ناكن بخود خودي خلق دري في الديوان ناقر بيجن عيبة اش دستي خلقي ناقرن عاري بخودي كي خودي داين دوهب وقنها ديمت قريان وديم تيشان وما برنا با تخطورا في دقلينا الشنغالي عربان النبو الندان بس يدحبون وبشتم هانا في دريب دانا ما قدي وام بستريني والكيشا ما قالك يتقنجن وامجي سعد نهدرت كفن حتى سسي چار كارتات فروشن بارو بيرار شغلين مش إيسال چي تربون بار تقريبا 4000 قهاتا مع أمن معناها تقريبا ساعة 4 5 أم ددانا چون إيسال شغلي مانيني ضعيفة أم هروتينا في دري شولي قطن ساعة 10 متينا في دري حتى ساعة 11 12 بلا سسي 4 أم نين أم شغلي قطن والحمد لله أم كريت قطن أم إيجارة قطن أم دستي إن شاء الله البريكي قوارنا كنا منا بيجن تقريبا 15000 قهي مهار دوكا خلقي زاقو قالك الكيشا ما يقانجي باشا أمل سناعي شولت كان أم همو زانن قيرانا شول روجي دحنا ببلا بينج بقعنا زلامة الحمد لله روجا ما بريد سيتشي لقد قاعدة من هانك أم هردو برايد يكن 10-20 تقعنا ما الحمد لله أم إيجارة قو ونعني قد تيننو الحمد لله شكر کوردستان مێژوویەکی دیێرین و سروشتێکی جوانی هەیە. سەردانێکی شیلاتزێ دەکەین. بنە دارچنارێک لە شیلاتزێ هەیە کە مەزندە دەکرێت کۆنترین و بە تەمەنترین دارچنار بێت لە ئاستی کوردستان و عێراقیشدا بە پێ و لێکۆڵینەوانەی کە لەو ناوچەیە ئەنجام درراوە. ئەو دارا ڕیشەکەی 90 متر لە قوڵایی زەویدایە، هەروەها بۆ 400 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە بە شێوازێک کە سرنجی گەشتێرانیشی ڕاکێشاوە. خەڵکێکی زۆر سەردانی ئەو دارچنارە بە تەمەنە دەکەن. ئێمەش پێکەوە سەردانێکی دەکەین. دار چنارا خالنده
کو تتن یاسین مازنترین دار سر عاست عراق و کردستان جی هلبت بيت اف نوفا جيني بيت الكردستان كو بيجني دار جنرا خالنا مازنترين دار السر عاست عراق كردستان بيگومن اوجي بلگيت خوت هي بلگيت ويجي ما بريا و كولينا كو زانستي كو دسته گشتو گزار الهرم كردستان يا بيرابي ايكيش مازنترين اگرد كو كارت كرن لكري اف دارا بيت مازنترين دار اوه اف داره نوت متر یا جر ازدی یعنی قرمت 9 متر رایته چاخوره و دیسن اول که تا مبین دو چیا دولا که دا یا تاس که کیرا گلای کارت کردن حتا ول رایته نه کی که بشتا مثلا سرحشک بونه بکدن و دیسن جبر کو اف داره گلای که بلنده نزدیکی 30 متر یا بلنده بیت اگر کو زیادتر حتا ول کشید حتا ول ساخلان بیت نه یا دیرش تشکیل عرض بیت و هر دیسان آخا که تکهلا آخا تکهل هل بد باشترین جوری آخه بو داره و جر عرض و داره برگرت مزنت هی بنوان برگرا کنت مزنت هی او بیادا گرتیش آخا تکهل او بیا اگر که افره زدترش پیوستی خو خوراکی ور بگیرید که اف خوراک ترا گشبون و بکتن در کنار خالنا ایکش دارد روش آوایی دارد روش آوایی ترکیه هی والعراقي بس عراقي الهرم كردستان بتني هي هرم كردستان جيل چند جا كو دواج بي ومنطقه اميدي جيل لا شلاد زي يعني صرف شلاد زي وهلورا كو گندك صرف شلاد زي اف دورا ولا شيمبي اف دورا يا ما قلت دورا كروشوفايا کارگری خو یا زانستی یا سرگشبوناوی میجو اوه داره زفرتن بو نابرا 400 بو 405 سالا کل و سردما اف آوابتنه ایرابیا چه دار چه نبینه اف مزگفتا یا تا چکرن سویکانی که خالانه دو وقت دا عالمش بر مزگفته و تا تا ایراب پیشتین که اف داره چه بی خلق زدر قصد ویرد کرد ورزه هاوینه دا و ورزه باره دا روزانه ورای تجی خلق مرمان اوکو وک بیرهاتن بین سر و داره و نوت خو سر داره وک بیرهاتن بنویسن نوف نزدیک 10 سال سر داره خود گیرید وک زدتر او نوون اوید کو در برینش عشق اوین بیرهاتنات گن سەردانێکی ماڵی پەپولە دەکەین. ماڵی پەپولە باخچەیەکی بچووکە لە سوید کە تیایدا کۆمەڵێک ئاژەڵی جۆراوجۆر بەخێو دەکرێن لە جوانترین و گرنگترینیشیان پەپولە، باڵندە، ماسی و کۆمەڵێک ئاژەڵی دیکەن. ئەو باخچەیە لە ساڵی 1875 لەلایەن یەکێک لە پاشاکانی سویدەوە بناغەکەی دانراوە، دواتر پەرەی پێدراوە، ئێستا بۆتە جێی سرنجی ئەو گەشتیارانەی کە ڕوو لەو باخچەیە دەکەن و بە ماڵی پەپولە ناسراوە. بەخێر هاتن. من ناوم میکێلا لیندبەریە، وەک چاوەدێری ئاژەڵانی ئەم پارکە ئیش دەکەم. با پێکەوە پیاسەیەک بەناو ئەم ماڵە بچووکەدا بکەین. فەرموون. ئێستا لە ماڵی پەپولەکان و لە بەشی گەرمسێرین. ئەم پارکە لە ساڵی 1985 لەلایەن گۆستاڤی سێیەمەوە کە ئەو کاتە پاشا بووە بناغەکەی دانراوە. ئەو ویستوێتی لێرە شوێنێکی تایبەت بۆ خۆی دروست بکات. سەرەتا ساڵی 1970 ئێرە کراوە بە ماڵی پەپولە. ساڵی 2006 سەرپەرشتیاری نوێ هاتووە بۆ ئێرە و کەمێک گۆڕانکاری تێدا کردووە. حەوزێکی زۆر گەورەی لە ژوورەوە دروست کردووە کە چەندین نەهەنگی گەورەی تایە. لێرەش لە پشتەوە هەروەکو خۆتانەی بینن حەوزێکی دیکەمان دروست کردووە کە چەندین جۆری ماسی تایە. بەشێکی دیکەشمان زیاد کردووە کە ئەو ئاژەڵانن کە ترسناکن و مەترسیان هەیە بۆ سەر مرۆڤ. با پێکەوە سەردانی هەموو بەشەکان بکەین، وەرن لەگەڵم بن. Nu har vi kommit in i den riktigt tropiska delen.
ئێستا هاتیینە بەشە تایبەتە گەرمسێرەکە. هەموو ئەو جۆرانەی پەپولە کە لە ناو دارستانێکدا دەبێت بژین هەمانە و دەبێت شوێنەکەشیان شێدار و گەرم بێت. بۆیە ئێمەش لێرە ئەو کەشوهەوایەمان بۆ دروست کردوون کە زۆر شێدارە و پلەی گەرما لە نێوان 25 تا 27 پلەی سەدیە و پلەی شێداریش لە 100دا. بۆیە هەست بە گەرماییەکی زۆر دەکەیت. هەروەکو وتم هەموو جۆرە پەپولەیەکمان هەیە بە قەبارە و ڕەنگی جیاوازەوە. هەفتانە 1500 هێلکەی پەپولەمان بۆ دێت و دوای هەفتەیەک پەپولەکان لەدایک دەبن. ئەو پەپولانەش 3 تا 4 هەفتە دەژین. پەپولەکان ساڵانە دروست دەبنەوە و پێویستیان بە ئاڵوگۆڕی وەرزی نییە لێرە و ئەوان پیر نابن. لێرە هێلکەی ئەو پەپولانن کە هەموو هەفتەیەک دایانهێنن بۆ ناو ئەم پارکە و بەشێکیان هێشتا نەکراونەتەوە و بەشێکیشیان دیارەکە ئەمڕۆ پێشنیوەڕۆ کراونەتەوە و وا خۆیان هەڵواسیوە کە وشک دەبنەوە. لەبەرەوەی تا وشک نەبنەوە ناتوانن بفڕن و کە وشکیش بوونەوە دەست بە فڕین دەکەن بە ناو پارکەکەدا. ئێستا بە بچینە ژووری نەهەنگەکان کە لە تاریکیدا دەژین و زۆر سەرنج ڕاکێشن. ئێستا لە بەشی ئۆقیانوسی هاگاین. لێرە بە وێنەش باس لە ئاوەکان کراوە. جگە لەوەش لێرە خۆمان نەهەنگمان هەیە. یەکێک لەو نەهەنگانە پێی دەڵێن پاژنەبەرز و 11 نەهەنگی ڕەشیشمان هەیە. 3 جۆری دیکەشمان هەیە لەگەڵ ئەوەشدا کە بەدەیان جۆری ماسیمان لەناو ئەم حەوزەدا هەیە. دیارە 5 حەوزی دیکەمان هەیە کە پێویستی نەدەکرد وەک ئەمە گەورە بن. بەڵام ئەم نەهەنگانە کە لێرەدا هەن ترسناک نین. لە ڕووی یاساییەوە لێرە ناتوانین نەهەنگی مەترسیدارمان هەبێ. لە هەفتەیەکدا 3 جار خواردن بە نەهەنگەکان و ماسیەکان دەدەین. دیارە بەشێک لە ماسیەکان کە لە حەوزەکانی دیکەدا دەژین دەبێ هەموو ڕۆژێ خواردنیان پێ بدرێ. نەهەنگەکان قەبارەیان 2 بۆ 3 مەتر زیاد دەکات و ڕەشەکانیش لە 2 مەتر زیاتر زیاد ناکەن. تەمەنیان تاوەکو 20 ساڵ بەردەوام دەبێت و دیارە گرێژ دراوە بە جۆری خواردنەکەیانەوە تا چەندە باشە. تا خواردنەکەیان باشتر بێت تەمەنیشیان زیاتر دەبێت. ئەم نەهەنگە سپیەی کە دەیبینن نزیکەی 5 میتر درێژە. دیارە ئەم نەهەنگە سپیانە و هەندێک لە نەهەنگەکانی دیکە هیچ وڵاتێکیان نییە کە لێوەی هاتبن، بەڵکو لەناو ئاوەکاندا دەگەڕێن بە هەموو جیهاندا، واتە گەڕۆکن. هەندێک لە نەهەنگەکان لە ئاوی بڕێک گەرمدا دەژین، بەڵام ئەم نەهەنگە سپیانە لە ئاوی ساردتردا دەژین. ئەم نەهەنگانە ماسی دەخۆن و مەترسیان بۆ مرۆڤ نییە و مرۆڤ ناخۆن. ئەم تیمساحی کە لە پشتمەوە ئەیبینن تیمساحی ناو ئاوی سوێرە. لە بەشی ئەو ئاژەڵە مەترسیدارانەیە لێرە. قەبارەی 6 میتر دەبێت و تەمەنی هەتا 70 ساڵیش دەڕوە. دیارە هەندێک جار مرۆڤ بیر دەکاتەوە کە ئەم جۆرە تیمساحانە دەبێت زۆر خەتەریان بۆ مرۆڤ هەبێت و مرۆڤ بخۆن، بەڵام لە خۆیدا وانییە. لە چاو مێشولەی مالاریا ئەم تیمساحە زەرێر و زیانی کەمترە و مەترسیشی کەمترە. پێکەوە دەورێکی خێرامان بەناو ماڵی پەپولەکاندا لێدا. هیوادارم کە کاتێکی خۆشتان برد بێتە سەر. لە داهاتووشدا ئاژەڵی زیاتر دەهێنینە ناو ماڵی پەپولەکان. ئێوەش بەخێر بێن بۆیە. جەنگ وە شەڕ جگە لە ئاساوارانی کە هەیەی کاریگەری لەسەر ژیانی یاسایی مرۆڤەکانیشدا دەنێت، بە تایبەتی لە وڵاتانی کە شەڕتیان داڕووی داوە کاریگەریەکانی هەر ئەمێنێت دوای ئاسایی بوونەوە ڕەوشەکەش. هاوڵاتیان لە لیبیا لە دوای ئەوەی کە وڵاتەکەیان تووشی شەڕ و ماڵوێرانی بووە، بەڵام ئێستاش کاریگەریەکانی لەسەر ژیانیان ماوەتەوە، ئەوان یاریەکانیشیان هەر بە شەڕ دەست پێ دەکات. لەڤەر چەکدار گولەیان بەرۆیەک تاڤێژن خوا دچەپەرەنان یان لە پشت دیواران ڤەچێرن. ئەڤ هەموو لەبەر چاوێ بدەهان کەسان لە باژارێ مسراتا. vêcarî ne şereke rastiye lê lêstikek bi topê rengarenk bi çekên taybet têkirin. Bi dihan gencên bajêr kom bûne ji bo bi destxistina derfeteke degmen ji bo birina demeke xweş.
اللعبة قصدي ممتعة واجد وترفيهية. لیستکەکە گەلک بکەیفە پێویستە هەندانە هەموو گەنجان وەرنکردن ji بۆ بەشداریکردن divê çalakiyê de ji بۆ çalakiyên wisa dihêle genc demên xweyên vala bi tiştên bisûdetê jî bikin ji dêla tiştên xirab. فيها متعة وفيها خير من حاجة ثانية. مصراتە باژارێکە بەرئاوی بازرگانیە dikeve bi durbûna 109 kîlometran ji rojhilata Trablusê û yek ji mezintirîn barigehên leşkeriye. Tevî ku vî bajarîkarî bû xwe dor ji şer û êrişên çekdaran divan salên dawî da bigire. Lê tevî vêyekê jî bi degmen genc nûê derfetekê dibînin ji bo birina temeke xweş. Ev vêyekê hiştiye bi germî berê xwe bidin vê lîstikê. ويا ريت تزيد تعم باقي الالعاب نفس البيسبول و خوازیک وکی وی لاستیک دن جی هبن وکی بیسبول و خو خلیسکاندن و باجار لاستیکان براسی لور مدمک پر خوش برسر خوازیک لاستیک دن جی وکی وی هبن جميل ويا ريت تزيد تعم باقي الالعاب نفس هذينا. Ev lêstik pêk dê ji du tîman her tîmek jî 4 lêstik vanan pêk tê. Erkewan tê bi destxistina alê li nêviya meydanê ya ku rûberê wê bi nêviyê yarîgeha fotbolê tê. Ev yekem lêstikgeha bi vî corî li ser asta Misrata û Domelê Lîbyayê ku di sala borî de li Trablosê jî hatibû vekirin. Ku çalakiyên bi vî awayî di serdemê serokê berê wî welatî gelek sînodar kirîbûn ku tenê giringî bi fotbol û bolîng dihat dayîn. نشرنا الفكرة أولا على الفيسبوك. دەستپێکێ me ev hizir li ser Facebookê belav kir gelek pêşwazî lê hatibû kirin. Paşê me got em lîstigehekê durist bikin li Misrata. Bi rastî me wisa nezanî bû wê pêşwaziyeka mezin jî ra hebe gelek genç pê keyfxweş bûn. والشباب يشكروا في اللعبة وعجبهم الجو ما شاء الله. Lîbya di sala 2011 va rastî karên tundutûjî û şer hatibû ji dema rakirina serokê wêberî Muammer el-Qezdafî. Wê demê ve hewlên dubara avakirina wî welatî berdewam hene. کچ و کوڕێکی گەنج کە هاوڕێی یەکتریشن لە بەریتانیا بە شێوازێکی جیاواز کەلوپەلی ناو ماڵەکان دیزاین دەکەن. ئەوان بە کەڵکوەرگرتن لە دار و کەڕوو و دیزاینەکان بە شێوازێک دروست دەکەن کە سرنجی زۆر کەسیان ڕاکێشەوە. دوو دیزاینەری بەریتانی بە کەڕوو جوانکاری ماڵان دروست دەکەن. ئەم دوو دیزاینەرە وردەدار و کەڕوو تێکەڵ بە یەکدی دەکەن و کەرەستەی نایەبی ناوماڵانی پێ دروست دەکەن. ئەمەش وەکو هەنگاوێک بۆ پاراستنی ژینگە دەمیرێت چونکە وا دەکات وردەدار و کەرەستەی کەڕۆکان فڕێ نەدرێت. ئەم دوو دیزاینەرە ناویان سبستیان کۆکۆس و نێنێلایە. ماوەی چەندین ساڵە پێکەوە کاری دیزاین دەکەن و ئەم داهێنانەش بە موڵکی خۆیان دەزانن. بۆ دروستکردنی کەرەستە و پێداویستیەکانی ماڵان بە کەڕوو دەبێت سەرەتا داری تەڕ لەگەڵ کەڕۆکەدا تێکەڵ بکەین. پاشان بە تێپەڕبوونی کات وردەدارەکان و کەڕوەکان بە پتەوی یەکتر دەگرن. پاشان بەو شێوەی خۆمان بمانەوێت لە قاڵبەکاندا دایان دەڕێژین. سبستیان کۆکۆسی دیزاینەر دەڵێت ئەم کەڕوە ڕیشاڵی هەیە. ئەمەش یارمەتیمان دەدات تا کارەکانمان پتەو بێت. ئەم جۆرە کەڕوە بە جۆرێک تایبەتە کە لە ناوەڕۆکیدا ڕیشاڵەیەکی هەیە. ئەمە ژوا دەکات لە کاتی وشکبوونیدا یەکتر بگرن و بۆ ماوەیەکی درێژ بمێننەوە. ئەم تێکەڵەیە لە دار و کەڕوو ناوی میسلیۆمە. ئەم کەڕوە پاش ئەوەی لە قاڵبەکاندا دایان دەڕێژن پێویستی بە هیچ نابێت. تەنها دەبێت بۆ ماوەی 4 تا 7 هەفتە چاوەڕوان بیت تا بە سروشتی خۆی گەشە بکات و گەورە بێت و شێوەکە ئامادە دەبێت بۆ بەکارهێنان. ئەمە ڕەچەڵەکی کەڕوەکەیە کە لە شێوەی دەنگکۆڵەدایە. ئەم جۆرە کەڕوە پێویستی بە تاریکی و پلەی گەرمان نییە تا گەشە بکات.
بەڵکو بە خێرایی گەشە دەکات. ئەمەش وا دەکات بە خێرایی کارەکانمان بەرهەمی هەبێت. سبستیان و نێنێلا تا ئێستا لە کارەکانیاندا تەنها چەرمی ئاژەڵ و داریان بەکارهێناوە. ئەمە ژوای کردووە کارە دیزاینەکانیان پتە و بەهێز بن. زۆر جار ئەم کەڕوانە خۆمان دروستی دەکەین، چونکە خواستی زۆری لەسرە و کڕیارەکانمان بەردەوام داوای ئەو کەرستانە دەکەن کە لە کەڕ و دروستمان کردووە. ئەم پارچە دیزاینانی ناوماڵ لە 18 ئەیلولی ساڵی 2017 لە لەندەن نمایش کرا. ئەمەش دەنگدانەوەیکی زۆری بەدوای خۆی داهێنا. زۆرێک لە دیزاینەرانی جیهان بەم جۆرە دیزاینە دەڵێن دیزاینی چێندراو. وەکو دیزاینەر بە وریاییەوە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت، چونکە لە کاتی دانانیان لە قاڵبەکان ئەوە کەڕوەکان گەشە دەکەن و گەورە دەبن. دەبێت دیزاینەر بزانێت چۆن لە قاڵبەکاندا دایان دەڕێژێت. لە ئێستادا کارەکانی ئەم دوو دیزاینەرە بەریتانیا بە باشی تەشەنەی کردووە، بەڵام بەشێک لە خەڵکی تا ئێستا دیزاینیان بە کەڕ و پێباش نییە و وەکو ژەهرێک دەیبینن. بەم هۆیەوە سبستیان هەوڵ دەدات خەڵکی دڵنیا بکاتەوە کە کارەکانیان هیچ زیانێکیان نییە. لە ڕاستیدا دەمانەوێت خەڵکی هام بدەین بۆ بەکارهێنانی ئەم جۆرە دیزاینانە. دەمەوێت خەڵکی دڵنیا بکەمەوە کە ئەم جۆرە دیزاینە هیچ زیانێکی نییە. ئێمە دڵخۆشین کە دیزاین بەکەڕ و داهێنانی ئێمەیە. لا ماوەی ڕابردوودا پرۆگرامی هەفتانەمان پێشکەش کردن. هیوادارم کە بڕگە و بابەتەکانی ئەم جارش بە دڵی ئێوە بوو بێت تا پێگەیشتنەوەی کتر هەر شاد و بەختەوە.